پێشخستنا چاندنی و بازارکردنا بەرهەمێن جوتیارە مێزیدەتر گوت و پێش بکەن لەگەڵ ڕێزدار ڕزگار حەمەد ڕاوێژکاری وەزارەتا چاندنی و چاافکانیên ئاف و بخێراتی کاک ڕزگار سپاس بۆ ئامادەبوونەوە ئەف یەک جوان پشتگیریên وەزارەتێ بۆ راپۆرتیا کاک هەفکارێ محەمەددا بەحەزکردی بگشتی پشتگیریên وەزارەتێ چ گوهارتنان بخواوە دبینە لەگەل گوهارتنا وەرزان و نێزیک دبین ji وەرزێ چاندنا بوهارێ سەرەتا زۆر سوپاس و سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی ئازیز دیارە پاڵپشتەکانی وەزارەتی کشت و کاڵ و بە تایبەتی لەم کابینەی وەزاریەدا بریتیە لە چۆنیەتی زیادکردنی بەرهەمی کشت و کاڵی لە سەوزە و میوە و بەرهەمی بەروبوومەکانی سامانی ئاژەڵ و شیرەمەنی و گەیشتن بە ئاستی خۆبژێوی و گەیشتن بە ئاسایشی خۆراک لەگەڵ ئاڵنگاڕیەکانی کە تایبەتە بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و گرنگجیدان بە ڕوبەری سەوزایی و زیادکردنی گلدانەوەی ئاو و دروستکردنی پۆند و بەنداوەکان هەموو ئەمانە لە چوارچێوەی سیاسەتی وەزارەتی کشت و کاڵ ڕەنجی داوەتەوە یەک لە پلانە هەرە گرنگەکانی وەزارەتی کشت و کاڵ دەرکردنی یاسای پاراستن و بەڕێوەبردننی ئاو بوو کە یەکێک بوو لە یاسا هەرە گرنگەکان کە ئێمە لە بۆشایەکی یاسایی کارمان دەکرد خۆشبەختانە بوو بەوەی بەڵاتی یاسایی بێگومان لەو پرۆژە یاسایە و لە ئیدارەدانی ئاوە هەنگاوەکانی وەزارەتی کشت و کاڵ بریتی بووە لە دەرکردنی ڕێنمایی تایبەت بە پشتبەستن بە یاسا بۆ بابەتی دروستکردنی پۆند بە تایبەتی پۆندە هەرەوەزیەکان کە ئێستا لە زۆرێک لە گوندەکان سوودی لێ دەبیندێت بە پێی ڕێنمایی دروستکردنی پۆندی هەرەوەزی بۆ گلدانەوەی ئاوی بارانە و بە مەبەستی زیاتر گرنگجیدان بە بەراوکردنی زەویە کشت و کاڵەکان و ئابدابینکردنی ئاوی ئاژەڵ و لە پاڵ ئەوەشدا ئاودێریکردنی ئەو زەویانەی کە هەیە بۆ بەرەمێنانی سەوزە و میوە لەگەڵ ئەوەشە سەرچاوەیەکی باشی بەرەمێنانی ماسی ئەبێت لە داهاتوە گشت ئەمانە ئەتوانین بڵێن لەو سیاسەتەیە کۆبۆتەوە کە بریتە لە چۆنیەتی خۆپاراستن یاخود بە قەوارەی هەرێم بپارێزین لە دابینکردنی ئاسایشی ئاو و ئاسایشی خۆراک بۆ هاوڵاتیانمان لەگەڵ ئەوەشدا بە بازارکردنی بەرهەمی جوتیارانمان و پاڵپشتیکردنی جوتیارانمان لە دۆزینەوەی بازار بۆ بەرهەمەکانیان. باشە کاک ڕزگارتە بەحسا ئاوێ و بەنداو و پۆندەکان دەوێ پێلاچوویە بارانبارین دە بارانێکا باش باریە مەدید باش باریە هۆن بێ پشراز دکن کو بێ باشیە بێ پێلا بارانبارینێ هشکە ساڵیە مەترسیا وێ دەرباز بوون یانە پێویستی بچەند پێلێندنیان بارانبارینێ هەیە دەوی وەرزیدا ئێمە ئەگەر بێتە تەسنیفی وشکە ساڵی بکەین وشکە ساڵی سێ قۆناغی هەیە وشکە ساڵی کشت و کاڵیمان هەیە وشکە ساڵی تایبەت بە بیئیمان هەیە وشکە ساڵی هایدرۆلۆجیمان هەیە وشکە ساڵەکانی کە تایبەتە بە وشکە ساڵی کشت و کاڵی چکە ئێمە لە ساڵی 2019 بۆ 20 تووشی وشکە ساڵێکی تند بووین بەڕاستی ئەتوانین بڵێن لە ئیستادا لە قۆناغی تێپەڕاندنی وشکە ساڵی کشت و کاڵیین بەهۆی ئەو بارانە باشەی کە باریوە و بقارنتەن بە 2 ساڵی ڕابردوو زۆربەی زۆری باران کەوتۆتە ئەم ساڵەوە بە تایبەتی ئەم ساڵی زستان و پاییزی ئەم ساڵ مقارنتەن بە ساڵانی ڕابردووە توانین بڵێن ڕێژەی لە سەتا لە زۆر ناوچە لە 150 زیاتر باریوە و لە زۆر ناوچە لە 120 بۆ 25 باریوە خۆشبەختانە ئەم ساڵ چ ناوچەکانی هەولێر دهۆک سلەیمانی هەڵەبجە و ئەم دوایێ بارانەش کە باری ناوچەی گەرمیانیشی گرتەوە کە باشترین باران باریوە ئەتوانین بڵێن ناوچەکانی ئێمە بە پێی وشکە ساڵی کە دابش کراوە بۆ ناوچەکانی مسۆگەری بارانبارین نیمچە مسۆگەری بارانبارین نامسۆگەری بارانبارین ئەتوانین بڵێن لە ئێستادا لە ناوچەکانی مسۆگەری بارانبارین و نیمچە مسۆگەری بارانبارین بارانی پێویست بۆ گەشەی کشت و کاڵی بە تایبەتی دانەوێڵە باریوە و ئەتوانین بڵێن لە بابەتی کێشەی وشکە ساڵی بۆ کەرتی کشت و کاڵ لە ئێستادا دەرچوین و کاتیش ماوە جارێ زۆر باشە بە ڤەگەڕینەوە سەر بە بازارکردنی کاک ڕزگار حەمەد دچارچوبەیە بە بازارکردنەوە بەرهەمان دۆ گرنگیدان بە بەرهەمین نافخۆ ڕژمێرە کشت و کاڵی هەیە دەمەکە کار لەسەر تێکردنا بەرە هەردوو حکوومەتە فدرال حکوومەتە هەرێما کوردستانی دەوێت چارچوبەیەدا چ بابەتێک چ بەرهەمێک هاتیە تەوحیدکردن بێگومان ئێمە ڕۆژمێری کشت و کاڵی یەکێکە لە پاڵپشتیە گرنگەکانی خاوەن پرۆژە و کێڵگە جوتیاریەکانی کشت و کاڵی هەرێمی کوردستان کە پشت دەبەستێ بە دیانانی باج لەسەر هاوردەکردنی بەرهەم یاخود هەندێک لەو بەرهەمانە قەدەغە دەکەین ساڵانە بۆ نمونە ئێمە ئێستا لە هەندێک بەرهەمە گەشتوونەتە ئاستی ئیکتیفای زاتی کە توانیومانە بەرهەمەکان قەدەغە بکەین بۆ نمونە پەتاتەی خواردن لە کاتی وەرزی پێگەیشتنە کە لە یەکی چوارەوە تاوەکو کۆتایی سیوێکی یەکی ساڵێکی تر دێت
ئێمە بەرهەمی پەتاتەمان قەدەغە کردووە بەرهەمی پەتاتەی پیشەسازی لە یەکی 4 تاوەکو یەکی 11 ساڵانە قەدەغە دەکرێت بەرهەمی قارچک بەرهەمی هەنگوین بەرهەمی هێلکەی خواردن بە هەندێک جۆر لەو بەرهەمانەی کەوا پێویستی بە پاڵپشتی هەیە لە کاتی پێگەیشتنە بۆ پاڵپشتیکردنی جوتیار بە تایبەتی دۆزینەوەی بازار بۆی توانیمانە باجی بخەینە سەر یاخود قەدەغەی بکەین لە لایەکی ترەوە لەگەڵ حکومەتی ناوەندە لەگەڵ وزارەتی کشت و کاڵی اتحادی ئێمە بۆ 2 ساڵ ئەبێ لەسەر خەتین و لە گفتوگۆی بەردەوام و دانوستاندن داین ئەگەڕێمەوە بۆ اتفاقی کە لە نێوان وزارەتی کشت و کاڵ و وەزارەتی کشت و کاڵی اتحادی هەبووە کە لە سیوێکی 5 2021 لە سلێمانی واژۆکراوە کە پشت بەستن بەو اتفاقی ئێمە ساڵی پار لە 6 2023 گەیشتین بە دەرەنجامی ئەوەی کە لیژنەیەکی هاوبەش لە نێوان وزارەتمان و لە نێوان وزارەتی کشت و کاڵی اتحادی دروست بووە بۆ یەکخستنی ڕۆژژمێری کشت و کاڵی لە سەرتاسەری عێراقا باشە چەند ژوێ ئەنجام هەبووە ئەنجامی خاڵی یەکەمیان بریتی بووە لە یەکخستنی ڕۆژژمێری کشت و کاڵی بۆ بەرهەمی سەوزە کاڵین بەرهەمی سەوزە لە خەیار و تەماتە و کوولەکە و نزیک 14 تا 15 مادە ئەگرێتەوە لە بینی ئێمە و لە بینی وەزارەتی اتحادیە ڕێکمان خستووە کە پێویستەکە لە کاتی پێگەیشتنی تەماتە بۆ نمونە ئێمە ساڵی پار لە مانگی نوێە لە پێنجوێن تەماتە پێگەیشت بوو بەڵام حکومەتی اتحادی تەماتەی نەبوو ڕێگەی کردبوو بۆ هاوردەکردنی تەماتە بەڵام بەگەڕانەوە بۆ ئەو اتفاقی کە هەمانە لە ناو ڕۆژژمێری کشت و کاڵی توانیمان گەرنتی ئەوە بە حکومەتی عێراقی بین کە بەرهەمی ئێمە اکتفای هەموو عێراقەکات ئەوە بوو لە مانگی نۆ ئەوان تەماتەیان قەدەغە کرد لە سەرتاسەری مەرزەکانی هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئێمە ئەم ساڵ بۆ ئەوەی کەوا بە هەمان شێوە بتوانین هاوبەشەکەی کە لە نێوان جوتیارانی ئێمە و جوتیارانی ئەوان و بازاری هەرێم و بازاری خوار و ناوەندی عێراق هەیە ئەوان تەماتە لە زوێر پێگەیشت بوو لە مانگی 2 داوایان لە ئێمە کرد کە تەماتە قەدەغە بکەین خۆشبەختانە ئێمە تەماتەمان قەدەغە کردووە کە تەماتەی ئەوانیش بێتە هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو ڕۆژژمێرە کشت و کاڵەیە لیستی سەوزە بە ئێستا حالێن ئیشمان لەسەر کردووە کۆتایی پێهاتووە و لە ئەنجومەنی ئابووری اقتصادی ئەنجومەنی باڵای وەزاری ئابووری بڕیاری لێدراوە بەروبوومی سامانی ئاژەڵ و بەروبوومی میوە ماوە کە لە دانوستانەکانی تر بچێتە ناو خشتەی جێبەجێ گەلێک سپاس ڕێزا ڕزگار حەمەد ڕاوەشکارێ وەزارەتە چاندنی و چاپکانیان ئاف سپاس بۆ مادەبوونەوە سپاس بۆ جنابشت